بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. كيش خيزاني كان أمره زور بون و چار سريشيان لا زور كس قرز بوا براسي چەند خاڵێک هەیە ئەگەر بێت و هاوسەران بیگرنە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکانیان ئەو بە ئاسانی چارەسەرە بێ. یەکێک لەو خاڵانە بریتێلەوەی کە چ ئافرەتیش و چ پیاویش دان بەوایە بنێن کە هەردووکیان شایستەی هەڵان. کێشەی زۆربەی خانەوادەکانەوەیە دان نانێن بەوایە کە شایستەی هەڵان، کە تەماشای پیاوەکەکەی وا قساکە هیچ هەڵەیەک لەوە ڕووی نەداوە کە تەماشای هاوسەرەکەشیەکەی بە هەمان شێوە وا قساکە کە هیچ هەڵەیەک لەوە ڕووی نەدا. بەڵام لە ئەساسەوە مادام ژیانەکەیان هاو بەشە، هەر کێشەیەک تێی بکەوێ، هەر خەلەلێک تێی بکەوێ بەهۆی هەڵەی هەردووکیانەوەیە و هیچ ئینسانێکیش بێ هەڵە نییە. بۆیە ژنیش و پیاویژە بێ دان بەوایە بنێن کە هەردووکیان هەڵەیان هەیە و کەم و کوڕیان هەیە. خۆگەر دانی پیانەنێن ئەوەیەکیکان خۆی بە مەعسووم ئەزانێ. خۆ بە مەعسووم زانینیش کوفرە، چونکە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ كل بني آدم خطاء، هەرچینەوەی ئادەمە هەمووی هەڵەی لێ ئەوەشێتەوە. دو ئەوەی کام ژن و پیاوە دانیان بەوە دانا کە کەسیان بێکەم و کوڕی و بێ هەڵەنین، ئەو وەختەی تر مەجالە بێ کە تۆ سەبکەی لە نێوانیانە. ئەم کەم و کوڕی خۆی بڵێ و دانی پیا بنێ، ئەویش کەم و کوڕی خۆی بڵێ و دانی پیا بنێ. ئەو کەسانێکەوە بینی ژن و مێردەوە بە هیچ شێوەیە ڕێگە مەدەن بۆی کە پیاوەکە دەستکا بەوتنی کەم و کوڕی ژنەکە و ژنەکە دەستکا بەوتنی کەم و کوڕی پیاوەکە، بەڵکو وایان لێ بکە یەکەمین خاڵ هەردووکیان دان بنێن بە کەم و کوڕی خۆیانە. ئەنجا دوایی یەک تۆ فەرموو مادام خۆت بە خاوەنی هەڵازانی هەڵەکەی خۆتم پێ بڵێ، تۆش مادام خۆت بە خاوەنی هەڵازانی هەڵەکەی خۆتم پێ بڵێ. ئیتر بەو شێوە وردە وردە خاڵی یەکەم بۆ چاکردنی نێوانیان دەست پێکە. خاڵی دووەم بریتە لەوەی کە هەردووکیان دان بەوایە بنێن کە مافیان هەیە بەسەر یەکتریەوە. چونکە ئەگەر بێت و پیاوەکە دان نەنێ بەم ئەو مافانەی کە ژنەکەی هەیەی بەسەریەوە، ئەوە لە ئەساسەوە ئەم ژنی نەهێناوە بەڵکو کۆیلەیەکی ڕاگرتووە. ئەو وەختە تۆ بێ سڵحەکە بگۆڕی بۆ بینی کۆیلە و گەورەکەی و هیچ ماڵە باوکی ئافرەتێکیش قوبوڵ ناکەن کچەکەی وەکو کۆیلە سیر کرێ. باکسیشەوە ئەگەر ئافرەتەکە دان نەنێ بە مافەکانی پیاوەکەیە وەکو وایە بڵێ من کۆیلەیەکم ڕاگرتووە و خۆم گەورەکەیم، هیچ پیاوێکی ژامەدە نییە کۆیلایەتی بکە بۆ هیچ کەسێک ئەگەر بێت و پیاوەتی تیابێ. بۆیە بێ هەردووکیان دان بۆیە بنێن کە الله سبحانه وتعالى مافی یەکتری لەسەر داناون. خۆی فەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. ژنان پیاوان مافیان بەسەر یەکتریەوە هەیە، هەردووکیان. ژن بەسەر پیاوە هەیەوێتی و پیاویش بەسەر ژنەوە هەیەتی. پاشان تەماشاکەین بزانین ئەو مافانە کامانن لە شریعەتە، بەیان یەکەین بۆ ژنەکە بزانین لە کامیانە کەم و کوڕی هەبووە، داوای لێکەین خۆی چاکە و دواتریش بۆ پیاوەکە بزانین لە کامیانە کەم و کوڕی هەبووە خۆی چاکە بە پێی شریعەت و لەبەر ئەڵڵا. ئەنجا دواتریش لەبەر ژیانی هاوسەرگیری خۆیان کە دانیان نابەوەیە مافی یەکتریان نەدا و بڕیاریاندا مافەکان بگێڕنەوە بۆ یەکتر تاوە کێشەکان هەلە بێ. و بۆ ئەوەی بە هیچ شێوەیە خانەوادەکان نەگەنە لەبەر یەک هەڵوەشاندن، باشترین شت ئەوەیە پەنابەرن بۆ عیبادەتی سەبر. بەڕاستی عیبادەتی سەبر چارەسەری زۆربەی کێشەکانی ژن و مێردەکە. زۆر جار پێویستە ئافرەتەکە سەبر بگرێ و بێدەنگ بێ. بۆیە و لە کۆنەوە وتراوە ئافرەتی دەمەوەر لە هیچ ماڵێکا جێی نابێتەوە، چکە دەمەوەر ئەهلی سەبر نین. بۆیە بێ خۆت ڕابێنی لەسەرەوەی سەبر بگری. ئیگنا لە هیچ ماڵێکا جێت نابێتەوە، تەنان لە لای باوکودایکیش تا جاری وایە جێت نابێتەوە، نەک لە لای مێردێک کە بێگانەیە پێت. و پیاوی زۆر بڵەش بە هەمان شێوە ئەویژە بێ پەنابەرێ بۆ عیبادەتی سەبر. چکە بەڕاستی عیبادەتی سەبر زۆر عیبادەتێکی گەورەیە. یەک تۆ سەبر هەزاران یاخود ملیۆنان خانەوادە پارێزێ لەبەر یەک هەڵوەشان.
بەڵام بەڕاستی نەبوونی سەبر هۆکارە بۆ هەڵوەشاندنی خانەوادەکان لەبەر یەکتری بەداخەوە. جارێکیان رسول الله صلى الله عليه وسلم چێ بۆ ماڵی فاتیمەی کچیە، فەرمێ ئەینە زەوجوکی، مێردەکەت لەکوێیە؟ فەرمێ وقع بيننا يا وقع بيني وبينه شحناء فخرج لا أدري ولم يقل عندي. فەرمێ لەگەڵ عەلیە دەنگەکمان بوو، ئیتر ئەویش تووڕە بوو، خرج مغضبا لم يقل عندي، توێ دەرەوە بە تووڕەیەوە و هەموو ڕۆژێ لەم کاتەیە هاتەوە لای من خەوی قەیلولەیە کرد لە ماڵەوە، ئەم جارە قەیلولەی لێرە نەکرد و ڕۆشت. ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم کەسێکی نار بۆ دۆزینەوەی عەلی ڕەزا و ڕەحمەتی الله عليه بێ. ئەفەرمێ هاتەوە بۆ لای فەرمووی هو في المسجد نائم على التراب. فەرمووی رسول الله صلى الله عليه وسلم علی کوڕی ئەبی طالبم دۆزیوەتەوە بۆ دەوەتانێ لە مزگەوت لەسەر خۆڵەکەی مزگەوت خەوتووە. رسول الله صلى الله عليه وسلم ڕاستەوخۆ بەرەو مزگەوت ئەکەوێتە ڕێو، لەوێ بینی علی خەوتووە لە پاڵیە دانیشە و علی خەبەریە بێتەوە. رسول الله صلى الله عليه وسلم خۆڵ و تۆز ئەتەکێنێ بە جلەکانیەوە بە ڕوومەتی عەلیەوە بە دەسوولی عەلیەوە، فەرمێ هەستە ئەی ئەبە التراب، هەستە ئەی ئەبە التراب، ئەی باوکی تراب، باوکی خۆڵ هەستە. وەکو کونیەیەک بۆی بۆیە عەلی ڕەزا و ڕەحمەتی الله لێ بێ لە دوای ئەوە زۆری پێخۆش بوو خەڵک پێی بڵێ ئەبە التراب، لەبەرەوەی زانی کاوە کونیەی رسول الله صلى الله عليه وسلم لێی ناوە شانازی پێوە کرد. تەماشای عەلی کوڕی ئەبی طالب کە باشە بۆچی لە ماڵەوە چوێ دەرەوە، بۆی عیبادەتی سەبر کە کوێی هەڵبژار بچێ بۆی مزگەوت و چ ڕەفتارێکی هەڵبژارد بۆەوەی تووڕەبوونەکەی بڕوا خەوتن پاڵکەوتن، وەکو چۆن رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ کە تووڕەبووی ئەگەر هاتوو بە پێوەبووی دانیشە، ئەگەر بە پێوەبووی پاڵکەوەم پاڵکەوت ئیسراحەتی بە مێشکی خۆیە. بەڵام لەبەر ئەو موقیفە جوانی لەولا رسول الله صلى الله عليه وسلم هەم وەکو خەزووری، هەم وەکو کوڕەمامی، هەم وەکو باوکی هاوسەرەکەی هاو بۆ لای ئاشتی کردەوە و سڵحی لە نێوانیان ناکرد، نەچوو پشتی کچەکەی خۆی بگرێ و بێ سەرزەنشتی عەلی بکە، بەڵکو عەلی بردەوە ماڵەوە و هیچ کێشێکی نەهێشتەوە. بۆ بەڕاستی عیبادەتی سەبر زۆر گرنگە، بەتایبەت پیاوان ئەگەر لەبەر ژنەکەشتان سەبر ناگرن، لەبەر الله سبحانه وتعالى سەبر بگرن، لەبەر الله سەبر بگرن، ئەجر و پاداشتەکەی لای ئەو حساب کەن و بڕۆن دەرەوە لە ماڵەکەیە لەو جێگایە، یاخود بێدەنگ هەڵبژێرن، ئەگەر نتاندوانی لە ماڵەکەیە بێدەنگ هەڵبژێرن، بڕۆن لە دەرەوە بێدەنگ هەڵبژێرن. خاڵی چوارەم، زۆر گرنگە ژنیش و پیاویش بزانن کە شەیطان زۆر هەوڵەدا بێتە ناو ماڵەکەیان و ماڵیان لێ تێک بدا و یاخود هەردووکیان یاخود یەکێکیان لەو ماڵە دەربکە، هەروەکو چۆن دایک و باوکیانی دەرکرد، هەروەکو چۆن چوویە ماڵی ئادەم و حەوا لە بەهەشتا و لێ تێکدا، بە هەمان شێوە هەوڵەدا ماڵی ژن و مێردێکی تریش تێک بدا، وەکو چۆن لە فەرمودەی رسول الله هاتووە صلى الله عليه وسلم کە فەرمێ إن الشيطان يضع عرشه على الماء ثم يبعث سراياه ليفتن الناس. شيطان عرشەکەی لەسەر ئاو دانێ و دوا ئەو مەفرەزەکانی خۆیان نێرێ بۆ تێکدانی خەڵکی بۆ توشکردنیان بە تاوان و گوناح، هەتا وەکو یەک ئەمانە ئەگەڕێنەوە لێیانە پرسێ ما فعلت، یەکێکیان ئەڵێ چی کردووە؟ ئەڵێ ما تركته حتى أفسدت صلاته، وازم لێنێنا تاوەکو وام لێ کرد نوێژەکەی بە بەتاڵی بکە، نەزانێت چی بڵێتیایە، ئەچێ بۆ لای دانەیەکی تریان ئەڵێ تۆ چی کردووە؟ ئەڵێ ما تركته حتى أكل الربا، وازم لێنێنا تا ڕیبای خوارد. بەهەر هەمویانە فەرمێ، بەهەر هەمویان ئەڵێ ما فعلت شيئا، هیچت نەکردووە. بە یەکێکیان ئەڵێ تۆ چی کردووە؟ ئەڵێ ما تركته حتى فارقت بينه وبين زوجته، لێی نەگەڕام هەتا وەکو لە ژنەکەی مجیا کردەوە. ئەنجا ئەڵێ ئەنت بەخوا تۆ کارێک کردووە، نعمە ئەنت، بەخوا تۆ شەیطانێکی چاکی، ئەی هێنێ لە تەنیش خۆیەوە دانێ و تاجەکەی کاتە سەری، بێ تۆ بێگەدار بی، شەیطان زۆر بە دوای تێکدانی ماڵتەوەیە، ڕێی بۆ مەکەرەوە بە هیچ شێوەیە. ئەگەر ئەم شەیطانە جنیە خۆی نەتوانێ، بێگومان شەیطانێکی ئینسی ئەنێرێ بۆی ماڵەکەت تێک بە. ئەو شەیطانە ئینسیەش جاری وهەیە کەسی نزیکی خۆتە. رسول الله صلى الله عليه وسلم لعنتي الله يرجعندو بسرو كسايا لقال الشيطان الجنية كا هولا مالك تيك بدا، كان فرمي من خبب امرأة عن زوجها فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين. هر كسيا أفرتيك تيك بدا لبرانبر ميردكا ياخد بياوك تيك بدا لبرانبر جنكا وان ليبكا لبريك هالوشين، فرمي لعنتي الله وملائكة كان وإنسان كان يجهم يدابزيت سري ويا داربة
نبه على شياطيني جنين شياطيني إنسي بكونه بينتو أم چوار خاڵە 5 خاڵە عفوا بەیڕەو بکە بە ئیزنی ئەڵڵا خانەوادەکەت پارێزراوە بێ وەک کێشە و مەشاکیلەکانیشت حەلە بێ والحمد لله رب العالمين.